سەبارەت بەو دژایەتی کە لە عێراقەوە هەندێک ینی گروپی چەکدار و هەندێک لەوانەیە کە میلیشیان هەیە ئیکەن وەکو نمونەی خەزعەلی بەڕێز پۆل دەیڤس شۆڤەکاری سیاسی لە واشنگتنەوە لەگەڵمانە. بەڕێز پۆل دەیڤس سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. هۆکاری دژایەتی خەزعەلی و میلیشیەکانی چییە بۆ هەرێمی کوردستان؟ بە شێوەیەکی سەرەکی هەر هەوڵێک لەوەی هەرێمی کوردستان تا ڕادەیەک سربەخۆ بێت بە تایبەتی لە ڕووی نەوتەوە هەڕەشەیە بۆ ئەو وڵاتانەی کە کۆنتترۆلی دۆخەکە دەکەن. ئەویش ئێرانە بەغداد ناوێت کۆنتترۆلەکە لە دەست بدات. بابەتەکەوەیە کێشەکان چۆن لە نێوان واشنگتن و بەغدا و هەولێر چارەسەر بکرێت تا ئەم ڕێکەوتن و گرێبەستانی کە پێشتر لە واشنگتن واژۆکرا جێبەجێ بکرێن لە کاتی سەردانەکەی سەرۆک وەزیران. زۆر باشە بەڕێز پۆڵ، ینی گرفتەکە لێرەیە گرێبەست تێکراوە. ئەم گرێبەستانی هەرێم کردوێتی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان لەگەڵ ئەمریکایە لە بواری نەوت بە بڕوای هەموو ئەمریکیەکان و بە بڕوای هەموو عێراقیەکان و لەسەر ئاستی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم لێرەش ئەم گرێبەستانە بۆ بەرژەوەندی هەموو عێراقە نەک تەنیا هەرێمی کوردستان، کەواتە بۆ میلیشیەکان دژایەتی ئەماکەن بۆ ئەمەیان پێ قبوڵ ناکرێ. بابەتەکە کۆنتترۆلکردنە. بابەتەکە بەو شێوێنەیە کە نازانن ئەمە کارێکی باشە بۆ خەڵکەکە یان نانەوێت بیکەن. بابەتەکەوەی نانوێت لە کۆنتترۆلیان دەربچێت کە ئێستاش خەریکی ئەوەن هەر ڕێککەوتنێک کە سەیری بکەن هێزی هەولێر و حکوومەتی هەرێم زیاتر دەکات، بەغدا وا سەیری دەکات کە کۆنتترۆلی بەسەر دۆخەکە نامێنێت. زۆر باشە. عێراق ساڵانە 6 ملیار دلار بۆ کڕینی غاز دەداتە ئێران. گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبنە فریادڕاست بۆ عێراق. بۆچی ینی بەم شێوە توندە دژایەتیە کرێم گرێبەستانە لە کاتێک گرێبەستی زۆر باشن باش؟ ئەو ڕێکەوتنانە زۆر باشە بۆ عێراق، بۆ هەرێمی کوردستان، بۆ هەمووان زۆر باشە کە لەو ڕێکەوتنە بەشدارە. داهات زیاد دەکات، داهات زۆر زیاد دەکات بۆ هەولێر، بۆ تەواوی هەرێمی کوردستان، بۆ سەرانسەری عێراق، هەروەها بەرهەمهێنانی نەوت زیاد دەکات، پیشەسازی غاز بەرەو پێش دەبات بۆی سروشتی کارەکەوە لە ناوچەکە لە ئەوروپا. بە هەمان شێوە سوودی بۆ ئەمریکاشەیە بۆ بەرەنگابوونەوەی ئەو ڕێکەوتنانە نمایشێکی کەسایەتی یاخود سیاسیە یارمەتی دەرنابێت بۆ خەڵک. زۆر باشە. بەڕێز پۆڵ، ڕۆڵی ئەمریکا چۆنە بینن؟ دەبێت ئەمریکا چی بکات بۆ پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکا بەم شێوەیە دژایەتیە کرێ؟ ینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە دەست حکوومەتی عێراقەیە بڕاوە و زۆر بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن بەرپرسانی حکوومەتی عێراقەوە و لەلایەن حیزبەکانی حکوومەتی عێراق و لەلایەن گروپە میلیشیاکانەوە دژایەتیە کرێ لەبەرەوەی ڕێکەوتنێکی لەگەڵ ئەمریکا کردووە کە بۆ هەموو عێراق باشە. دەبێت ئەمریکا چۆن پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بکات؟ حکوومەتی ئەمریکا و وەزیر ڕوبیۆ پشتیوانکارێکی سەرسەختی هەرێمی کوردستان، وەزیری گەنجینە، وەزیری وزا دەیانەوێت ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت. بەڵام بابەتەکە ئەوەیە تا چ ڕادەیەک فشار دەخەنە سەر بەغدا بۆ ئەوەی تەنانەت ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی خۆیانە قبوڵی بکەن. ئەمەش کێشە سەرەکیەکەیە لە ڕاستیدا. نمایشە سیاسیەکەی لە یادی خۆتان بەنە دەرەوە. جگەلەوەش چۆن سوودی بۆ خەڵک دەبێت. حکوومەتی ئەمریکا تەنیا تا ڕادەیەک فشار دەخاتە سەر ئەو کارش دەکات. سەرۆک ترەمپ دەیەوێت بەرهەمهێنانی نەوت لە جیهان زیاد بکات، ئاڵوگۆڕ زۆر بێت، بە تایبەتی لەو ناوچەیە چکە دەزانێت یارمەتی دەرە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، یارمەتی دەرە بۆ دانوستان، بۆ ئاشتی، یارمەتی دەرە بۆ ئەوروپا
بۆ ئەوەی چیدی پشت بە نەوتی کێلگەکانی رووسیا نەبەستێت و کێلگەکانی دیکەش باماشەوە بە شێوێکی گشتی ئەمە باشە بەڵام بابەتەکەوێ تا چڕادێ فشار دەخرێتە سەر زۆر باشە ملیشیەکان بە چەندین شێواز پارە سپیەکەنەوە لە عێراق ئەمریکا چۆن نەتوانێت ڕێگری لەو کارە نایاسایی ملیشیەکان بکات ئەمە پرسیارە ئاڵۆزەکەیە بە ئاسانی وەڵام درێتەوە سپیکردنەوەی پارە کارێکە ئێمە پێی ئاشناین دەزانین لە ئەزمموی خۆمان پێشتر لەگەڵ کارتێلەکانی گروپە چەتەیەکانی مادەی هۆشبەر بە تایبەت گروپە چەتەیەکان هێزی خۆیان دەهێنەوە لە ڕێگەی سپیکردنەوەی پارە و بە هەمان شێوە دەگەڕێتەوە سەردامەزراوە بانکێن نێودەوڵەتیەکان کار بکەن بە هەماهەنگی کار بکەن بۆی داهاتەکە پاک بێت لە تەواوی داهاتەکان پاک و خاوێنی هەبێت ناتوانم بڵێم کارێکی مەحاڵە بەڵام زۆر سەختە دەکرێت فشار بخرێتە سەریان بۆ ئەوەی پارەسپیکردنەوە ئاسان نەبێت و سەختتر بێت ئاشە لە بەرامبەر و دژایەتێکە لە عێراقەوە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستانەکرێ لە بەرامبەرەوەدا ئەمریکا هیچ ڕۆڵێکی ئەبێ کە ئەو فشارانە ڕابگرێ و کۆنتترۆلی بکە و سنوورێکی بۆ دابنێ چکە ئەمای کە کراوە تەنیا ئەنجامەکەوێت کە حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکانە ڕێککەوتنی کردووە لە بواری وزە ئەمەش ڕاستە بەڵام دەگەڕێتەوە سەرەوەی ئەمریکا تا چەند دەیەوێت کەمتر تێوە بگلێت لەو بابەتە تا چەند دەتوانێت پشتیوانی لە هەولێر بکات بەرامبەر بە بەغدا بەغدا لە ڕوانگەی وەزارەتی دەرەوەوە عێراقا کۆنتترۆلی عێراق دەکات کۆنتترۆلی هەرێمی کوردستان دەکات و نانەوێت عێراقێک لە کۆنتترۆل دەربچێت بەڵام بە هەمان شێوە کۆمپانیای ئەمریکیمان هەیە دەیانەوێت بڕۆنە ئەو وڵاتە دەست بە بەرهێمێنان بکەن دەست بە هەناردەی نەوت بکەن لە عێراقەوە پرسیارەکەی دیکە ئەوەیە چۆن ئەو نەوتە هەناردە دەکرێت لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە هەناردە دەکرێت ئایا لە ڕێگەی تورکیاوە دەبێت یاخود بۆ باشووری عێراق ئەگەری زۆرە لە ڕێگەی تورکیاوە بێت تا چەند تورکیا دەسەڵاتی هەیە و دایانەوێت ئەم داهاتە زۆرە لە ڕێگەی تورکیاوە بوونی هەبێت یاخود نانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لەو بابەتەدا بەشدار بێت زۆر باشە کۆتا پرسیار مەگەر بە کوردی بێسپاسەکەم بەڕێز پۆڵ ینی بۆچی عێراق ینی عێراق دەوڵەتە بۆچی لە پەیوەندیە دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستانە ترسێ لەگەڵ وڵاتانی جیان بە تایبەتی ئەمریکا ئەمریکا تەنیا عێراق و بەغداد بە تاکە دەسەڵات دەبێنێت بۆ ئەوەی مامەڵی لەگەڵ بکات تێدەگەن کە هەرێمی کوردستان گرنگە هەرێمێکی ئۆتۆنۆمیە خاوەن ئۆتۆنۆمیە و گرنگە بەڵام دەبێت لەگەڵ بەغدا کار بکەن ئەمە وەڵامێکی زۆر سادەیە بۆ پرسیارەکە بەڵام هێزک و جوڵەیەکی زۆر هەیە لەو پرسیارەدا بۆی باسی بکەین بمانەوێت لەگەڵ هەولێر کار بکەین و لەگەڵ بەغدا کار نەکەین بەڵام سیر دەکەین لە داهاتوودا چۆن دەبێت بەڵێ بەڕێز پۆل دەیڤس شرۆڤەکاری سیاسی لە واشنگتنەوە سوپاس بامادەبوونی بەڕێستان بەخێر بێت